سپاس بۆ ئەوان و لەگەڵمان نابوون بەشداری خەممان بەشداری پرسەمان بوون و ئەوانی تریش کە لەگەڵمان نەبوون پشتیان تێکردین هەر سپاسیان دەکەین و دیارە وەفای خۆیان بۆ بەرامبەر کاک ئیسماعیلی برا. کاک ئیسماعیل جگە لەوەی ماڵە بەڕاستی هیچ کاتێک سەری نەوی نەکرد بۆ هیچ کەسێک بۆ هیچ لایەنێک و تا ئەو دەقەی لە ژیانە بوو لەسەر ئەمە بدەی خۆی بەردەوام بوو. سپاس بۆ خۆمێژووکی جوان و پاکی بەجێش دوای خۆی ئەمە کە ئێمە هەمومان لە هەموو شوێنەکەشان ناسی پێواکەین دڵنیاییەوە هەل خوشەکانم خۆم دایکم هەمومان لەلایەکە وەکو هەوڵەی بەڵام ناگەیمە کاک ئیسماعیل چونکە ئەو بەڕاستی دووبارە نابێتەوە بەڵام هەوڵەی وەکو ئەو بین. من وەکو باوکی شێران ئەمڕۆ لە ساڵیادی یەکەمی کۆچی دوایی برایەکی زۆر عزیز و بەڕێز و خۆشەویستمان دەویست کاک ئیسماعیلە کە لە ساڵی 2011 لەگەڵ هەموو ئەو جەماوەر و خەڵقەی کەوا لە سەرای ئازادیە کۆبووبووینەوانێ دژی زوڵم و ستەم و نەحەقی و نەعەدالەتی و نادادی ئەم دەسەڵاتە ئێمە وهل لە هەروەها ئێمەی کەسوکاری شەهیدانیش بەتایبەتی کە زۆر نیگەران بووین لە ئەو هەڵوێست و جۆرە ڕفتارانیکەوە دەسەڵات ئەو کاتەی کرد ئەم پیاوە کە کاک ئیسماعیلە خوای گەورە لە گوناحی خۆش بێ ئێمە وەکو کەسوکاری شەهیدان هەمیشە ئەو کوڕەمان بە کوڕی خۆمان زانیوە یەکێک بووە لە کوڕەکانی هەموو کەسوکاری شەهیدانی حەبەی سوبات بەڕاستیان یە و کوڕە تاکو وەسپێکی لە شێوەی ئازایەتیە لە جۆری ئەوەیە کەوا بە هەموو شێوەیەک بە هەموو هینێکە وەساوەتەوە بەرامبەر بە دش بە زوڵم و ستەم و نەحەقی وە بەتایبەتیش بۆ ئێمە وەکو کەسوکاری شەهیدانی حەبەی سوبات و ڕۆژناوی دوایی بەڕاستی قەڵایەک بووە لە هەموو ساڵیادەکانی ئێمە ئامادە بووە و کەسێکی چالاک بووە هەمیشە لەگەڵ هەموو خەم و خەپەت و ئێش و ئازاری و معاناتی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە بەتایبەتی ئەو کاتێکەوە لە ڕۆژنانی حەبەی سوبات و ڕۆژناوی دوایە وەزعەکان هین بوو تا 63 ڕۆژ لە سەرای ئازادیە ئەم پیاوە ڕۆڵێک و دۆرێکی هێندە گرنگی بینی بەرامبەر بە ترسێک و خۆپێک بەرامبەر بە دەسەڵات وە هەڵوێستێکی جوانی مەردانەشی نوان بەرامبەر بە ئێمە وەکو کەسوکاری شەهیدان بۆیە لێرەوە هەزاران هەزار درود و سڵاو لە ڕوحی پاچی کاکە ئیسماعیل وە سەبووری و دڵامیش بە بەدایکی و بە خوشی و بە براکانی وە بە ئێمەی کەسوکاری شەهید وە بە هەموو ئەو کەسولایانانیکەوە ئەمڕۆ هاتوون سەر گۆڕەکەی و ساڵیادی ئەم پیاوە بەڕێزە کاک ئیسماعیل ئەکەنەوانێ لە جیاتی هەموو ئەو هاوڕێیانە ئەو بەڕێزانە کە ئەمڕۆ لە یەکەم ساڵیادی کاکە ئیسماعیل عەبدوڵڵا ئیسماعیلی سەرای ئازادیە لێرە کۆبووینەتەوە بەگەرمی بە خراپنی هەموو لایەکەکەین. کاک ئیسماعیل گەنجێکی ئازا بوێر و ڕووخۆش و خۆشەویستی هەمووان بوو. بەڕاستی بەتەنها لە خانەوادەکەی نەڕۆشتووە بەڵکو لە هەمومان لە هەموو ئازادی خوازان لە هەموو دەنجێکی ناڕازی کاک ئیسماعیل بەتەنها خانەوادەکەی خاوەنی نییە بەڵکو هەموو ئەوانەی کە ڕۆژە لە ڕۆژان بۆ ئازادی تێکۆشاون هەموو ئەوانەی ڕۆژە لە ڕۆژان خەونی ئازادیان هەبووە خەونی دادی کۆمەڵایەتیان هەبووە خەونی حکومڕانیەکی ڕەشیدیان هەبووە دژی سیستەمی بنەماڵەیی و شەتەگەری تێکۆشاون خۆیان بە خاوەنی کاک ئیسماعیل زانیوە چونکە ئەو نمایندەی هەموو ئەو دەنگە زوڵم لێکرا و ستەم لێکراوە نەبوو کە لە سەراکانی ئازادیە بۆ ماوەی 63 ڕۆژ لە ساڵی 2011 تێکۆشان